ساڵانێکە فڕۆکە جەنجەکانی تورکیا ناوچە سنوورەکانی هەرێمی کوردستان لە بناری قەندیل دۆڵی باڵەیان ناوچەی سیدەکان و لە سنووری پارێزگاری دهۆک ناوچە سنوورەکان بردومانەکەن کە سەرنجام هاوڵاتیانی مەدەنی و سڤیل لە بنا ئامانج و قوربانی گەورە وەسەر ڕێەوەی کازیانی زۆریش بەربەروبوومی کشت و کاڵی و ڕەز و باغ و بێستان و هەروها مێشە هەنگ و هەروها ناوچە کۆچەریەکانیش کەوتو ئەمە ترس و ڕاوچەیەکی وا دروست کردووە کە سەر ڕێەوەی قوربانی ژیانی لە نێوان هاوڵاتیانی سڤیل لێ ئەکەوێتەوە 2000 زیانێکی گەورەش لە بواری ئابووری و کشت و کاڵی بەهەرێمی کوردستانەکە. ئێمە کاتێکە لە مودەی ڕابردوو فڕۆکە زەنجەکانی تورکیا جارێکتر هێرشێکی گەورەیان کرد و هاوڵاتیانی مەدەنی بوونە قوربانی لە ڕێگای یاداشتێکەوە لە فراکسیۆنە جیاوازەکانی یەکێتی نیشتیمانی بزوتنەوەی گۆڕانەوەی نوێ کۆمەڵ و یەکگرتووی ئیسلامی 15 ئەندام پەرلەمان یاداشتێکمانی امزا کرد داوای دانیشتنێکی کراوەمان کرد لە پەرلەمانی کوردستان بۆ ئەوی گفتوگۆ بکەین و هەروها فشارێک دروست بکەین هەم لەسەر حکوومەتی مرکزی یا بە حکوومەتی فیدراڵی هەرسێ سەرۆکایەتەکەی هەروەها لەسەر کۆمەڵگای نێودەوڵەتیش کار بکەین بۆ ئەوی بەڕاستی سنوورێک بۆ ئەم دەستدرێژیانەدا بدرێت کە 2000 هاوڵاتیانی مەدەنیە بنە قوربانی. ئێمە جارێکترکە لە شێوەی ڕابردوو فڕۆکە زەنجەکانی تورکیا ناوچەی دۆڵی باڵەیانیان بردومان کردووە زیانێکی زۆر بەر هاوڵاتیانی مەدەنی کە 2000 زەخت لەسەر ئەوە ئەکەینەوە لە پەرلەمانی کوردستان لە ڕێگەی یاداشتێکەوە بۆ ئەوەی هەرسێ سەرۆکایەتەکەی هەرێمی کوردستان بێنە سەرخات و هەرسێ سەرۆکایەتەکەی حکوومەتی فیدراڵی بۆی لەگەڵ کۆمەڵگای نێودەوڵەتی قسە بکەن سنوورێک بۆ ئەم دەستدرێژیانەدا بندرێت کە 2000 هاوڵاتیانی مەدەنی ئەبنە قوربانی. بۆیە ئێمە سەرڕای ئیدانەکردنی ئەم دەستدرێژیانە جەخت لەسەرەوەکەین و لە هەوڵ کۆشتەکانمان بەردەوامە بین بە ئامانجی ڕاگررتنی ئەم دەستدرێژیان.